دەزانی نای بەڕێزێ محمد کاک محەممەد خەڵکی کوێ کاک محەممەد خەڵکی ئەمباری من خەڵکی ئەنباری چۆنە هاتوویتە هەولێر والله جوانة چی جوانە أحمد بس خلي مترجم يجي تۆ دە کوردی ئەزانم زور نازاني دوێژەڵە خەدەی سارا بوو أحمد بس تعال أحمد خلي يجي کاک ئەحمەد أحمد وەرە تەرجمەی بۆ بکە أحمد تعال تەرجمەی بۆ بکە ئای کاک ئەحمەد تۆتە کوردی ئەزانم زور نازاني بكم تۆتە کوردی ئەزام کەوتە ئەزام یعنی بە سەتاسەد بیزانێ أحمد شو تقول؟ خۆی وتی کوردی دەزانم ئەڵم خەڵکی کوێیت ئەڵە خەڵکی ئەنبارم ئەڵم چۆنە هاتووی بۆ هەولێر شو تقول؟ بس ليرة دانشتي بەڵێ خلقي أمبارة بەڵێ بس ليرة ماليان ليرة لهولير باشە سڵاو لە تۆش بێ نای بەڕێزی تۆ أحمد کاک ئەحمەد بله زۆر چاکە برادەرتە برادر وەرە لامەوە برادەرتە بريو چۆن هاتوون بە فامیلی مۆڵ والله أرى هاتينا شتي بكرة نشتو شو چییە کڕن حەستانە چییە والله أرجان بس ساعات داس اشتاني سعاتی دەست زۆر چاکە بەچیە سەرقاڵن چ کارێک دەکەن والله إيش بكار ئیش و کاری چیەکەن والله مطعم ناوس هذا تويتر زۆر چاکە دەی لە شتان ساق بێ بازار چۆنە باشە عيبيني لأخوي بزي لە خواردنەکانتان رازین ئەو کەسانەیە نەمەدامەکەدان رازينة شتێکی خۆشم پێشکەشکە شتێکم بۆ بڵێ مثل شنو قولها؟ قولها يفتهم بس ما يعرف يسولف بڵە شتێکی خۆشیان پێشکەشکە قدامي شيء أغنية مثلا هاي شفتها ناشرينها قولها قبل يوم شفتها ناشرين ئەڵە چی ئەڵە بینیمە لە تیکتۆک ايه باشە بڵێت چۆنە بەرنامەکەی بەلاتەوە شلون البرنامج؟ شکران مەمنون شتێکی خۆشمان پێشکەشکە تۆ کاک ئەحمەد لا برمني هيك بەسەراتێکی خۆش خۆ من یەکسەر ناڵم گۆرانیم بۆ بڵێ بس هات بەڵێ والله زۆرە بەس بەبیر مناتەوە لە کاتی کارکرد ئەوش لەگەڵ کارەکە لەگەڵم کارێکە دەی شتێکی خۆش لە کاتی کارکردنا ڕوویدا بێ زۆر پێ بکەنن پێی زۆرەوە دەزانیا من ئێستا بە منی وت کوردیە زانم ئێستش بە کوردی قسم بۆ ناکە دەچێ دزارم بزورنا باشە دەی یعنی شتێکی کەم. خۆشم بۆ باسکە والله قراني نازاني گۆرانی نا من ناڵم چ؟ گۆرانیم بۆ بڵێ لە کاتی کارکردنا شتێکی خۆش ڕوویدا بێ يعني شنو؟ عم بالمطعم اذا صار ويانا شيء شغل طيب اشون اني وانت والله مثل نكته يعني نكتة؟ نکتەیەکی خۆشم بۆ بکە نكتة راح اقول لك بس انت ترجم لها راح اقول لك وانت ترجم لها احكي كردي ايش بە کوردی بۆم بڵێ بەرنامەکەمان کوردیە تۆ لە هەولێری دەبێ بە کوردی قسە بکەیت وایە احمد راح اقول لك وانت ترجم لها انا ما اعرف راح اضحك ما اقدر يلا قولي تمام قول لها مرة جاء واحد علي على المطعم ايه قال لي جيب لي مي وانا جبت له بصل قول له يلا قول له تێگەشتم خۆم قول لها پێیان وتی ئاومان بۆ بێنە تۆ پیازە بۆ بردن هلا ايه دەستان خۆش بێ سوپاستانەکەم پرسیارێکم ئامادەیە وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات با لە تۆی پرسم وەرە ئێرە لەوانەیە تۆ باشتر بیت زیاتر لە زمانی یەکتر تێگەین ناوی هەسارەیەکم پێ بڵێ کە زۆرترین جار دەخولێتەوە بە دەوری هەسارەکانی تردا زۆرترین جار بەڵێ دەسوڕێتە یعنی بەڵێ دەسوڕێتەوە زوحل نا بیگۆڕە ئافرین هەسارۆک نا بەداخەوە هەڵە بووتەوە بەدەمەی وەڵامی ترم پێ بڵێ شتێکی خۆشم پێشکەش کە ئاسارکاری بۆکەم یاڵە دەی زۆر نزیک بوویتەوە شتێکی خۆشم پێشکەشکەن ئاسانکاریتان بۆکەم هیچم لەبەر نییە ئەگەرنا پێشکەشت دەکەم گۆرانی ناڵێم نوکتە بەسەراتی خۆشە ئێستا و بەسەراتی خۆشی بۆ باسکردم زەحمەت بکەم زەحمەت باشێکیان دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریتان کاتێک خۆش خواتان لەگەڵ